سڵاتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەت بە مانگی من کە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵتان بووم بۆ بەرنامەیەم جارە دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم بزانم چ شتێک لە مانگی ڕەمەزانە زۆر خۆش و چێژبەخشە بەلایەنەوە هەمومان دەزانین کە مانگی ڕەمەزان دێ گۆڕانکاری لە سیستەمی ژیانی هەمومان ناکات من دەمەوێت لەوان بپرسم بزانم چ شتێکی مانگی ڕەمەزانیان زۆر پێخۆشە لەگەڵمان بن و بینەری وەڵامەکانی ئەوان بن فەرموو لەگەڵ مانگی ڕەمەزانە بین چۆنە الله لەخوا بەزیێ لەخوا بەزیێ مانگی ڕەمەزان کە دێ گۆڕانکاری لە ژیانی هەمومان دروستەکە چ شتێکی مانگی ڕەمەزان لای تۆ چێژبەخش و خۆشە بەلاتەوە واللهی مانگی ڕەمەزان مانێکی پیرۆزە مانێکی پڕبەرەکەتە لە مانگی ڕەمەزانە هەست بەوەکەیت مەسەن چینو دەبێ پرسی دەبێ هەست بە بەواکەی کە بڵین خەڵکانێکێ پێش مانگی ڕەمەزان کە برسین کە نەبوون دەستی هاوکاریان بۆ درێژکەیت هەست بە قەدری نیعمەتی خواجیان نەزانیت ئەو ڕۆژێک کاڵێن ڕەمەزانە ڕۆژێ پێشەوە دڵم خۆشە سەبوریمیە یعنی وەکو شتێکم دەستکەوت ئیسا هەر ئیمڕۆ من دوکان نارم منزەرا پرۆشم خەڵکی سلێمانی هەموو کەسێم ناسێ بڕوا بکە هاتوومەتە بازارەوە سەبتاحم نەکردەوە بەس دڵم خۆشە لە بەرەوەی بەڕۆژم هەر بەهاتنی پێت بەهاتنی کە لەگەڵ ئەڵێن ڕەمەزانە وەکو شتێ هات پێێتە دڵمەوە وایە ئێستا خێرێکی چاکم کردووە لە دڵی خۆمە لەو ڕسمانە زیاتر ئیسفادەم کردووە بە ڕۆژۆکەش خۆشەکەی هەر زۆر بڕوا کۆنە سەبوریمیە یعنی نییە وەزانم ئەم دنیای هەمووی منە یعنی وەزام ئەو خۆجانە بەس منی دروست کردووە کە من بەڕۆژم ئەوە نم لا خۆشە یعنی خۆشین ڕۆژ لای من پیرۆستین ڕۆژ ڕەمەزانە هەر شتیوانە بۆ من ئەسکەر بووم لە ساڵی 79 لەو جنوبە بووم هاوین بووە پۆساڵم لە پیا بۆ پۆساڵەکە ئەوە ئەم منا بە ئەرزەکانی قیرەکە هەڵیەگرت بەخوا بە ڕۆژۆ بووم ئەو کاتش بەخوا هاتوومەتەوە خەڵک لەگەڵما بۆ لە پاسەکانی جوندی دابەزیون لە زێمنێ نانیان خواردووە کوردم لەگەڵاوە تێدی کاک ناسێەوە بۆ ناناخۆی وڵی تەبیعەتم وایە من نایخۆم حەزم لێتی هەتا مردنی یەک ڕۆژ لە ڕەمەزان نەخۆم هەمووی ڕۆی و تۆش پاداشتەکە و مسۆگەرە لە خواجان لە تۆ بە زیابی ئەوەتەی بیرم کردوتەوە بەڕۆژ عيبيني ولا بلا ڕەمەزان کە دێ گۆڕانکاری لە ژیانی هەمومان دروستەکە یعنی لە هەڵسوکەوتمان لە ناخواردنمان لە سیستەمی ژیانمان تۆ وەکو خۆت چ شتێکی ڕەمەزان پێ خۆشە حەزت پێ ڕەمەزان هەمووشی خۆشە و بەرەکەتەوە لەناو ئەوش گۆڕانکاریانە هەستەکەی چ شتێک زۆر چێژت پێدا لە مانگی ڕەمەزانە جیاواز لە مانگەکانی بۆ نمونەی وایە دەڵێ کۆبوونەوەی سفرەی ئەواران زۆر خۆشە وایە دەڵێ عیبادەت و با بڵێن تەراویحەکانی زۆر خۆشە وایە دەڵێ ئەوەی کە فکر لە فەقیرەکەیتەوە بۆی فەقیریەوە چانەوە بیرەکەوێتەوە ئەو شتانە بیرەکەوێتەوە بۆ نمونە تەراویح زۆر پێ خۆشە لە ڕەمەزان ئەچی بە تەراوی چێشی لێ بینیت ئەی کۆبوونەوەی سفرەی ئەواران تا چەند چێژبەخشە بوت کە ئەوە لەگەڵ ماڵەوە کۆبنەوە ئایلەوی زۆر خۆشە ینی ڕەمەزان هەموو شتێکی ڕەمەزانم پێ خۆشە لەخوا بەزیابێ نوێژ و ڕۆژووی تاعەت و هەمووی پێ خۆشە عیبادەتەکانی ڕەمەزان بەزیابێ هەمی جێبەجێەکەم هەر لە شەو نوێژەکەمەوە تا کۆگەمەبانی ئێوارە بەساقم سپاس دەکەم کۆبوونەوەی سفرەی ئێواران تا چەند بۆ خۆت و خانەوادەکەت چێژبەخشە وەڵی ئێمە خۆمان سێ نەفەرین طبعا باوکیان بە ڕۆژوونی هەر خۆم و کۆلەکەین ئیتر لەخوا بەزیابێ سفرەکەشمان کۆکراوە باشە ئاوەکە دانیشتن بەیەکەوە بەزیابێ لەخوا بەزیابێ چەند دڵخۆشی لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان وەڵام هەر زۆر دڵخۆشم پێی هەرڵم خوا یان تەمەنم بیت و بمگەینی تەمانی ڕەمەزان کە وەختی مانگی ڕەمەزانیەت دوعای خێرمان بۆ قوربان لەخوا بەزیابێ ئیشەڵڵا تەمەن درێژ بن و بێوەی بن خوای گەورە لە دەرد و بەڵام موسیبەتتان پارێزی و هەموو ڕۆڵەی موسڵمانان پارێز چ شتێکی مانگی ڕەمەزان چێژبەخشە و پێت خۆشە لە ڕەمەزانەکەی بین سفری ئێوارانی زۆر بە بەرەکەتە ماشەڵڵا تەراویحی خۆشە ئەنی هەستەکەی شتێکی جیاوازە جیاوازە لە مانگەکانی تر بۆ تۆ کردنی قورئان و ئیتر ئەو شانەی زۆر خۆشانی وەکو تر نییە وەکو لە مانگەکانی کە نییە توێژی ڕۆحیشی لێ بینی ئەو شان ئەی چۆن ئەرۆڵە هەچ کەسی ئیمانی و عەقیدەی بەقوت بێ دڵی زۆر بۆ مانگە خۆشە بەرمانکردنەوە ئەی چۆن مانگی لێ خۆشببوونیشە هەچ کەسێ بەتەمای ئەوە بێتەوە بە بکە ئەنی ئەو مانگە هەلێکە بۆ ئەو کەسە بۆ پاکبوونەوەی لە گوناح و ئەی چۆن خێرمان بۆ پێشەڵ ئیشەڵڵا وڵی تر هەمووی بەیەکەوە دانیشێ لە یەک کاتە دەزەکەی بەنان خواردن بۆ نمونە ئەگەر ڕەمەزان نەبێ جاری وایە تۆ بەهۆی شوکارەوە ناتوانین لەو کاتایە لە ماڵەوە حازر بی
هەرێکی و کاتێک نانە بەڵێ بەهۆی ئەوە هەمووی لێ کاتە کۆبێتەوە خۆشترێتەوە جگەلەوە لە نانی دەرەوەی ڕەمەزان زۆر جار ئینسان هەندێک جار برسیشی نییە بەس هەر نانیشەخوا بەس ڕەمەزانە هەمووی برسێتی بە تاومچێ برسێتی لێ کاتاوێ بچێتەوە ماڵەوە بۆی نەبچێتەوە بە شوێنی دەبەرەوەی بەڵێ خی گەورێتان خۆ سلامە بیاخوا بەخێر Sağ olun.